لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. 3. هەندێک نمونە لەسەر خەونە ڕاستەکان. پرۆفیسۆر سەید قوتب لە تەفسیرەکەیدا دەفەرموێت کاتێک لە ئەمریکا بووم لە خەونمدا بینیم کچی خوشکەکەم کە ماڵیان لە قاهیرە بوو بە جۆرێک خوێن لە چاوی تێزاوە کە ناهێڵێت ببینێت. کاتێک ئەمەم بە نامەیەک نووسی لە وەڵامدا ئاگاداریان کردمەوە کە هەر بەڕاستی خوێنبەربوونی ناوەچی لە چاویدا ڕوویداوە و چارەسەری بۆ کراوە. ئەولیا چەلەبی لە گەشتنامەکەیدا بۆمان دەجێڕێتەوە کایە خاتوونی کچی سوڵتان موڕادی چوارەم لە خەونیدا سوڵتان ئەحمەدی باپیری لە بەهەشدا دەبینێت. بابە گەورە بە کایە خاتون دەڵێت کچم کاتێک مزگەوتی یەنی دروستکرا من بە کۆش بەردم بۆ گواستەوە، خوای گەورە لەسەر ئەوە منی خستە بەهەشتەوە، تۆش وەرە. لەو کاتەدا موستەفای مامیشی لەوێ ئامادە دەبێت و دەڵێت ئەوەندە پەلە لە کایە مەکە، با کچێکی ببێت. ئەوسا بێت باپیری دەڵێت ئەلفاتیحە و دەست دەهێنێت بە دەموچاوی خۆیدا. کایە خاتون لە کاتی منداڵبووندا وەفات دەکات. لە کتێبی گەڕانەوە بۆ لای خوا لە رووسیا چەند ڕوودا و خەونێکی لەم شێوەیە تۆمار کراون. دایکی نووسەرێک بە ناوی ئان ئۆسترۆڤسکی 5 ساڵ پێش هەڵگیرسانی جەنگ زۆربەی دیمەنەکانی هێرشی ئەڵمانەکان بۆ سەر رووسیا لە خەونیدا دەبینێت و ئەمەش لە ڕۆژنامەکانی ئەو سەردەمەدا بڵاو کراوەتەوە. یەکێک لە ئەفسەرەکانی سوپای هاوپەیمانان بە ناوی سێر هامڵتن کە پەلەماری دەوڵەتی عوسمانیاندا بوو لە چەناق قەلعە ساڵی 1911 لە خەونیدا دەبینێت کە 2 دەست قۆرجیان گرتووە و بەرەو قۆڵایی دەریا پاڵی پێوەدەنێن. کاتێک بە ئاگادێتەوە شتێکی وەک خێو و تارمایی دەبینێت کە لە چادرەکەی دوور دەکەوێتەوە. لە ڕاستیدا هەروایش دەرچوو هێزەکەیان لە چەناق قەلعەشکا و کابراش کوژرا. خێزانی هاوڕێیەکمان لە نیوە شەودا کۆچی دوایی دەکات و هێشتا کەس ئاگای لێ نییە. بەیانیەکەی هەندێک منداڵ لە مزگەوتدا کۆ دەبنەوە بۆ وانەی قورئان خوێندن. یەکێکیان دەڵێت من دوێنێ شەو لە خەونمدا بینیم کە دایکی فلانە هاوڕێمان مردووە. ئەوە ڕاستە؟ ژنێک نیازی وایە ئەویش وەکو هاوڕێکەی ببێت بەدایک، کەچی ڕۆژێکیان ئەوی دیکە پێی دەڵێت یەکەم جار تۆ دەبیت بەدایک، ئەویش دەی دەپرسێت چۆن دەزانیت؟ لە وەڵامدا دەڵێت لە خەومدا پێکەوە بووین، هێلەکێک کەوتە سەر زەوی، تۆ یەکەم جار هەڵت گرتەوە. هەمان ژن لە خەویدا دەبینێت کە باپیری لە پەیژە کەوتووەتە خوارەوە و قاچی شکاوە. باش نزیکەی مانجێک نامەیەکی پێدەگات و دەڵێت مامە حاجی کاتێک خەریکی نۆژەنکردنەوەی دیواری مزگەوت بوو قاچی داخزا و لە پەیژەکە کەوتە خوارەوە و قاچی شکا، ئێستا لە نەخۆشخانە کەوتووە. دیسان هەمان ژن لە خەویدا دەبینێت مامی لەسەر مێزێک بە دەمانچە دەکوژرێت، دوای 4 ساڵ هەواڵی هەمان شتی پێدەگات. لە سەرەتای ئەم سەدەیە نیلز بۆر لە خەویدا خۆر و هەسارەکانی دەوروبەری دەبینێت کە بە چەند پەتێک بەیەکەوە بەستراون. کاتێک بە ئاگادێتەوە بیر لەوە دەکاتەوە کە دەگونجێت جۆرێک لە لەیەکچوون هەبێت لە نێوان سیستەمی کۆمەڵی خۆر و ڕیزبوونی ئەلکترۆن بە دەوری ناوەکدا. بەمەش مۆدێلی مۆدێرنی گەردیلە دەدۆزێتەوە کە کوولەی کیمیاناز ماوەیەکی زۆر سەرقاڵی دۆزینەوەی شێوجی کیمیایی بەنزین دەبێت و سەرکەوتون هەبێت. جارێکیان لە خەونیدا مارێک دەبینێت کە بە کلچی خۆیەوە دەدات. کاتێک خەبەری دەبێتەوە شێوگی بازنەی و شەشپاڵووی بەنزین دەدۆزێتەوە. ئێلیاس هۆو سەرەڕای چەندین تاقیکردنەوە شێوەی دروستی دەرزی مەچینەی درومانی بۆ نەدۆزرایەوە. شەوێکیان لە خەونیدا دەبینێت ئەوە بەدیلی کەوتوتە دەستی هۆزە دڕندەکان و تەرسولەرزێکی زۆر دای دەگرێت. لەم سەر و بەندەدا سەرنج دەدا ڕمی دەستی سەربازەکانیان لە سەرێکیدا کونێکی تێدایە. کاتێک بە ئاگا هاتەوە کونێکی کردە سەرێکی دەرزێکە و کارەکەی سەری گرت. هەریەک لەم ڕووداوانە و سەدانی تری هاوشێوەیان وەکو چەند پەیامێکی نورانیوان لە جیهانی ڕاز ئامێزی ڕۆحەوە. فەرماندەی مێشک و جەستە ڕۆحە، ئەو فەرماندەیەی کە دانەدانەی خانەکانی جەستە کە ژمارەیان 100 تریلیۆنە و هەر یەکەیان وەکو دەوڵەتێکی سربەخۆوان بەڕێوە دەبات و فەرمانیان بەسەردا دەکات و ئاراستەیان دەکات ڕۆحە.
1. ئەو شتەی کە حاکمە بەسەر لاشەوەیان ئەو شتەی کە لە ناو لاشەدا مەحکومە ڕۆحە. کاتێک ڕۆح دەچێتە لاشەیەکەوە نیشانەکانی ژیانی تێدا دەردەکەوێت. کاتێکیش دەی دەردەچێت مەرکەزیەت نامێنێت و میکانیزمەکە تێک دەچێت و خانەکان پەرتەوازە دەبن و دەپوچێنەوە. کەواتە ڕۆح جەوهەرە و مێشک تەنها ئەندامێکە و هەستەکان و سەرجەم چالاکیەکانی جەستەش بریتین لە کار و فەرمانبەریەکانی ئەو جەوهەرە. ڕۆح باڵا دەستە بەسەر تێگڕای تواناکانی جەستەی مرۆڤ و سەنتەرەکانی مێشک و بەشە جۆرا و جۆرەکانی و هەموو ئەندامەکاندا و ژیانیان پێدەبەخشێت. عەقڵ و دڵ و زیهن و هەستەکان بەگەڕدەخات، چونکە ئەو وەکو سەنتەرێکی گشتی وایە کە سەرجەمی فیشەکانی پێوە بەستراوە و هەموو توانە و لێهاتنەکانی جەستە دەخاتە جوڵە و لە بونیادیدا چەندین شوێن و پلاکی پەیوەندی هەیە. کاتێک کێشەیەک یان کەم و کورتێکی کار ئەندامناسی لە یەکێک لە وایارەکاندا ڕوودەدات، ئەو ئەندامەی کە بەم وایارەوە بەستراوە دەچێتە دەرەوەی بازنەی پەیوەندی بە ڕۆحەوە و لە کار دەکەوێت. بۆ نمونە لە ئەنجامی پچڕانی پەیوەندی وایارەکانی سیستەمی کۆئەندامی دەمار بە ڕۆحەوە، نەخۆشیەکانی وەک ئیفلیجی و کوێربوونەوە دێتە مەیدان. جاری وایە ئەو وایەرانەی کە بە سەنتەری گشتی ڕۆحەوە بەستراون بەهۆی جنۆکە یان هۆکارەکانی دیکەوە دووچاری پچڕان دەبن. ئەمەش لە حاڵەتەکانی وەک شێتی و نەخۆشیە دەرونیەکاندا دەبینرێت. کاتێک بەڵاو موسیبەتەکان و نەخۆشیەکان لەلایەن خوای گەورەوە بەسەر جەستەدا زاڵ دەکرێن، ئەو ڕۆحەی کە لە حاڵەتی ئاساییدا فەرماندە و جڵە و بەدەستە دەبێت بە مەحکومی بندەست. خۆی لە خۆیدا ڕۆح ئەگەر پاڵ بەتوانستی ڕەهای ئەو خوایەوە نەدا کە هێناویەتیە بوون، دیلێکی دەست و پێبەستراوە.